بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵای خی گەورتان لێبێت بەڕێزان ئەم کاتەوە کاتێکتان هەر شاد و کامەران لە 15 مانجی ڕابردوودا ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە دیاریکراوی لە نێوانی فەڵەستینیەکان و ئیسرائیلدا ڕوویدا تێبینی و قسەی زۆری بە دوای خۆی داهێنا بە تایبەت ئەوەی کە پێی دەگوترێت خۆڕاگری و سەرکەوتنی بزوتنەوەی حەماس و خەڵکی غەزە. من دەمەوێت گفتوگۆ بکەم ئاخۆ ئەم خۆڕاگری و ئەم سەرکەوتنە لەکوێوە چەکەرەی کردووە و لەکوێوە دروست بووە و تاکوێ بڕدەکات. گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێز دکتۆر موحسین عەبدولحەمید شارزای فکری ئیسلامی. دکتۆر جان خۆشحاڵم بەم دیدارە. منیش زۆر سپاس دەکەم کە کاتی زیێڕینی خۆتان بە ئێمە بەخشید. زۆر مەمنونم. زۆر سپاس دەکەم. کاک دکتۆر لەو پرسیارەوە دەست پێ دەکەم سەرکەوتنی حەماس و سەرکەوتنی خەڵکی غەزە لەکوێوە چەکەرەی کردووە؟ ئەم سەرکەوتنە چۆنی بەدەست هات؟ بسم الله الرحمن الرحیم. ئەگەر بەراورد بکەی لە مابەینی جوولەکە ئیسرائیل لە قووەی ئەم دنیا عسکەری هیچ مقابلەیەک نییە. یەکێ لە دوێنێ لە وایە نووسویەتی لە ناو بەدیعۆتە نازانم چییە ئەو جەریدەیە ئەڵێ هیچ مناسبەیەک نییە ئێمە گەورەترین قووەت، گەورەترین تەیاران، گەورەترین دەبابات، عسکەر وامان نەزانی زۆر سەهلە بە هەفتەیە دوو هەفتە ئەمانە لە ناوە بین وا دەرنەچوو. باشە بەڕێ ئەوان خۆیان یعنی خۆیان هین کردبوو ئیعداد بە تەواوی لە ناو ئەو ئەنفاقانە، لكن ئیعدادیان چییە؟ ئەستحەیەکی بەسیط بەنسبەت قووەتی ئیسرائیل، قووەتی ئەمریکا لە پشتیەوە، ئیستیمراری ئەم قووەتە لە بەحرەوە لە ئەردەوە لەسەرەوە. ئەم قووەتە لە چۆ هات؟ ئەو ئەڵێت نەک من ئەڵێم، سحوفیەکی زۆر گەورەیە ئەڕێ بۆمان دەرکەوت ئەم قووەتە ئەمانە بەدین ئەو قووەتەیان کرد، بە قورئان، بە حیفزی قورئان، بە عیبادەت، لایان وایە کەوا ئەوی ئەمرێت شەهیدە ڕەسە لە تێچێ جەنەت. حتا ئەڕێ ئەم قووەتە وەکو ئەوائیلی پێشەوەی ئیسلامیەت مثلەن لە قادسیە ئیمپراتۆریەتێکی فارسی بەو هەموو قووەتەیەوە بەو هەموو فیل و ئەمانە کە هێنایان لەوێوە بەپێ لە مەدینەوە دێن سەحابیەکان لە غەیری شیر و بەعزێک مەسائیلی تریان هەیە بە سێ ڕۆژ ئەم قووەتی ئەم ئیمپراتۆریان خست. ئەوەیە سەبەب. زۆر باشە. سەبەبەکە ئەوەیە ئەوەلەن شعور بە ظولم. ئەم گەلە زوڵمێکی عالەمی گەورەی لێکرا. 5,000 ساڵ لەوە پێشتر ئەمە عەردی عەرەبە، کەنعانیەکان و جوولەکەکان کە لە سەحرای سینا دەرچوون بۆ ئەوەی کە تەوحید بڵاو بکەنەوە لە عەهدی موسا عەلەیهی سەلام نەما بوو، هاتن تەوحیدیان بڵاو نەکردەوە، شرک و تەفریقە و ئەمانەیان بڵاو کردەوە، طەبیعەتی بەنە ئیسرائیل. بەڕێ ئەم زوڵمە شەعبێک دێنن کە ئەستەن بەنو ئیسرائیل نین، ئێستا لە قادەی ئیسرائیل هەموو خەزەرن، عەلاقیان بە بەنی ئیسرائیلەوە نییە، دێن
ئەمانە دەرەکەن بە قووەت بە مەذابح بە کوشتن و گەلێکی کە دێنن لێرە دایەنێن ئەم شعور بە ظولمە سەیریان کرد هیچ فائیدەی نییە ئیلا ئەبێ بگەڕێنەوە دینی خۆیان ئەسڵی خۆیان قووەتی خۆیان خصوصیەتی خۆیان چیان لە بەردەستە همت عزیمەت قووەتی حفظی قورآن و عیبادەتی ئیسلام وای لێکردن کە 15 مانگ مقاومەتی ئەم قووەتە گەورەیە بکەن و وای لێ بکەن بیهەژێنن یەکەمین جارە دەوڵەتی ئیسرائیل ئەم دەوڵەتە هینە کەوا هێناویانە یەکەمین جارە مواجهەی ئەم قووەتە بکە و باژێت زۆر باشە یعنی ئەوەی کە باز دەکرێت ئەوەشا کە هەموو عەرەبە دواری عەرەبیەکان تەئیدی ئەوانەکەن تەئیدی ئەمان ناکەن بەڵام خۆڕاگری خەڵکەکەی لەکوێودا بووە و چۆن بوو مامۆستا ینی ڕاستە ڕەنگە تێکۆشەران با ئەوەندا هەڵگری قورئان بن و فێر بوو بن و پێگەیشت بن بە قورئان بەڵام خەڵکەکە ئەوەی کە پێی دەگوتێت خەڵکێکی عەوام ئەوان چۆن خۆڕاگر بوونە لەناو ئەم نەفەقە کە 500 کیلۆمەتر درێژە یعنی دەوڵەتێکیان کرد لە بن ئەم ئەردە لەوێ هەموو ئەوی کەوا پرۆفیسۆر بوون لە اختصاصات هی ئەسلحە هی سەواریخ هیچی خۆیان ئیعداد کرد هەر تەدەیون هەر کافی نییە ئەوە ئەمما ئەوە سەبەبێکی زۆر گەورەیە کە ئەو قووەتەیان دروست کرد ئەو قووەتە مقابلەی قووەتی ئیسرائیل نەبوو یعنی ممکنە بڵێ لە سەتا یەک قووەتی دەوڵەی ئیسرائیل عەرەبەکانەوە زەلیل بوون ناتوانن مقابلەی بکەن دەوڵەتەکان لەگەڵ ئەو هیممەت و ئەو عەقیدەی جیهاد و حەقیقی ئەو دوانەیان یعنی ئیعدادیان کرد خۆیان حازر کرد چەند ساڵە لەو بنە ئیشەکەن ئەم دوو سەبەبە ئیعداد قووەت حازرکردن بە عیلم بە ئەوەی کە ئەتوانن بیکەن و لە مناڵیەوە ئەم گەنجانە تەربیە ئەکەن و خۆیان حازرەکەن بۆ ئەوەی لە هەموو لەحزەیەک بڵێن یاڵڵا مقاومەت بکەن و ئیلا چۆن بە سەتەها گەنجیان هاتن لەو نەفاقانە خۆیان تەفجیرە کرد لە سەر دەبابەی هین خۆیان و جنودەکانە ڕۆشتن ئەزانی چەند درۆکەن چەند ئیسرائیل لە سەحافەی ئەمریکا دەرچوو 35 نەفەری ئیسرائیل لە جوندی و لە زابیت کوژراون 35,000 لە هەموو حربێکی دووەری عەرەبی لەگەڵ ئیسرائیلەکان 500 کەس 400 کەسیان هینەکرد لەبەر ئەوە تەماشای کە ئێستا خۆی ئەبینە دەورە ئەقوا دەورەتە لە گەورە یعنی بە قووەترین دەورەتە لە منتیقەیە تەماشا ئەکا زەلیلە بێت تەنازول ئەکات لەگەڵ ئەم جەماعەتە وەکو دەوڵەتێک بێت وەکو دەوڵەتێک مقابلی دەوڵەتێک ئیتیفاق بکات هۆکارەکەشی ئەوە بوو کە چەند بەرپرسێکی باڵیان دەسی لە کار کێشایەوە بەڵێ هۆکارەکەشی ئەوە بوو کە چەند بەرپرسێکی باڵا دەستیان لە کار کێشایەوە دوێنێ ئێرانیان کرد چەند قیادەیان گەورەکەیان ڕئیس ئەرکانی جەیش هەموویان ئەڕێ ئێمە یعنی معنای قسەکەیان وانە دۆڕانمان بە نەوعێک کە تا مردن لە بیرمان ناچێتەوە هینە ئەو هاڕڤی وە ئەڵێت ڕئیسی
كان أري إيمان هجان بم موقفه بري مقابلي أما شارك لسرد داخي عرضي عندنا غزة أما ممكنة أي شون تو أزاني سببي مباشر شيبو كأمان وايان كرت چونکە قەراریاندا لەم ساڵ 2024 دەست بکەن بە معبەدی هیندا بنێن لە مەجلس بینا بکەن لە مەسجد الأقصى عەرەبیش هەموو دانیشتون ئەو خەوەنانە ئەو هینانە ڕوئەساکانیان ئەوی دەورە پشتیان هەموو ماسۆنین هەموو سەهیۆنین. زۆر باشە مامۆستا پرسیارێکی دیکە دێتە پێش ئەمانە ئەوەندە کەسێکی کامڵ و تێگەیشت و گەورەن چۆن بیانکەینە قودوەی خۆمان چۆن چاویان لێ بکەین چۆن وا بکەین ڕێوان بگرین واتە ئەوان بکەین بە نمونە و سەرمەشق. عالەمی ئیسلامی کەوتۆ ئێستا بەڕێ هەموو مسلمانەکان لە هەموو دەوڵەتەکان هەژان ئەبێ عینی تربیە بدەین تاوەکو ئومەتی ئیسلامی جارێکی کە سەر بکەوێتەوە. ئەبێ عینی تربیە ئیعداد تربیە. هیچ مەزاهیبی غەربی فایدەی نەبوو بێ ئەوە نە قەومیەت نە عەلمانیەت ئەوە 100 ساڵە دووەلی عەرەبی هەموو عیلمانی بوون ئەوە وەزعیان ئێستا ئەو هایە. ئەگەر لە ئەوڵەوە ئەم گەلی مسلمان ئومەتی ئیسلامی ئەگەر عینی تربیە بدرایە عینی حەقیقەتی دین تێبگەشتایە عینی جیهاد نەک جیهادی خەتە نەک جیهادی حەقیقی کە لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم سەحابە چۆن ئەم سەحابانە دەرچوون ئەم عالەمەیان کردە مسلمان بەبێ دەغت تاغوتەکانیان خست دووەلیەکانیان خست ئەم گەلانە وتیان ئێوە حڕن ئەبنە مسلمانیان نابن کەیفی خۆتان. زۆر باشە مامۆستا ینی جێنەهێشتنی ماڵ و مڵکیان بە تایبەت خەڵکی غەزە دوای ئەو هەموو کوشتارەی کە لێیان کرا دوای ئەو هەموو ماڵوێرانەیە کە بەسەریان هات ینی وڵاتی خۆیان جێنەهێشت خاچی خۆیان نەفرۆشت لەکوێوە ینی ئەو سەرکەوتنە یاخود ئەم یەقینیان لە بۆ دروست بوو ئەم قەناعەتیان بۆ دروست بوو کەوە ئەو خاکەی کە هەیەە بە هەموو دنیا یاخود بە زۆرترین پارە نەیفرۆشن. وتم پێت شعور بە مەزلومیەتێکی زۆر گەورە. ئەم شعبی غەزە حەماس لەکوێ دەرچوو 70-80 هەزار کەس لەکوێ دەرچوو لە ئاسمانەوە نەهاتوون لە عینی شعبن لە عینی ئەو گەلن لەبەر ئەوە فەلەستینیەکان حەقیقەتەن بەو عەقیدەیەی کە هەیانە بەو قورئانەی کە تەربیەی کردن بەو حەقیقەتی دین ئیسلامیەت تربیت کردن مەزلومیەتەکەیان تاریخیان حەزارەتیان ئەم ئومەتە لە جەهالەتەوە نەهاتوون. شعبی فەلەستینی زۆر مسەقفن 100 ساڵە لەگەڵ ئەم هینە شەڕەکەن بە هەزارە کەسیان کوشتووە لەم ڕێیەیە ڕۆشتون لە حربی عالەمیەوە تا ئێستا یەکەم تا ئێستا ئەم شعبە لەم عەزابەیە لەبەرەوە تەحملیان کرد تەحملیان کرد نەڕۆشتن هیجرەتیان نەکرد و ئەمە دلیلی ئەوەیە کە ئەم شعبی غەزە زۆر شعبێکی بڵندن زۆر هیمەتیان هەیە عەزیمەتیان هەیە زۆر شعور بەوە ئەکەن کە ئەم ڕێیە ئەم مەسجد الأقصى و ئەم فەلەستینە
فلسطین چەندە؟ هەمووی بەقەدەر محافظەی بەغدایە 27,000 کیلۆمەترە. گەلێک لە ناو ئەم 27,000 ملیۆن 8 ملیۆن تەهجیر کراون لەوە پێشتر بە زۆر بە کوشتن لە چلەکانە لە سیەکانە لە پەنجاکانە لە شەستەکانە. زۆر باشە مامۆستا، وەڵا پرسیاری کۆتاییم بۆ پرسیارە دەکەم لە مێژووی ئیسلامدا لە هەندێک جەنگدا ڕەنگە موسڵمانان سەرکەوتوو نەبوو بێتن لە جەنگەکە یاخود بە جۆرە شتێکە بڵێم شکستیان هێنابێ. لێکدانەوتن لە بۆ ئەم جۆرە سەرکەوتوو نەبوونەی موسڵمانان چییە کە ڕەنگە خەڵکانێک کە بن بۆ چوونی جیاوازیان هەبێت؟ پێم خۆشە بۆ چوونی جەنابتان لەوبارەیەوە بزانم. ئەمە زۆر تەئسیرەکە لە مستەقبەلی عالەمی ئیسلامی. من عەقیدەم وایە ئەمەی کە بوو هەموو شتێکی دەرکەوت. خیانەتی ئەم ڕوئاسا وەمانەیە دەرکەوت، خیانەتی ئەوە دەرکەوت کە ئەم موسڵمانانە لە دەورە پشتیان هەموو غافلن، هەموو کەوتون. ئەمە ئەیانژێنێتەوە ئینشاءالله، ئەم میلەتە ئەژێنێتەوە ئەم حرەکەی کە حەماس کردی. لە پاشا شتێکی کە هەیە لەوە پێشتر ئەم ئومەمی ئەوروپا و عالەم وەیە زانی ئیسرائیل حەق لەگەڵ ئیسرائیلە، نا ئێستا بۆیان دەرکەوت نا ئەمە دەوڵەتێکە لێرە ئەسڵەن ئەمریکا دروستی کرد. خۆ بایدن وتی ئێمە ئەبێ ئەم فکرەیە لە شو هێمان ئەبێ ئێمە ناتوانین لەگەڵ موسڵمانان ئەزانین هەڵستن زەرێکی گەورە لە ئێمە دەین تاکەی ئێمە شتێکمان دروست کرد لێرە بۆ ئەوەی لەگەڵ ئەمان مەشغوڵ بن، دووریان بخەینەوە لە خۆمان. بایدن وای گوت، وتی باوکم وای بە من وتووە وە کردمان و لەبەر ئەوە تەماشاکەی ئەم شەڕە لەگەڵ جوولەکە نەبووە، شەڕەکە لەگەڵ ئەمریکایە. ئەمریکا بە هەموو قووەتی خۆی هاتە ناوە، یعنی ئەتوانی بڵێ شەڕەکە قیادەکەی بەدەست بایدنەوە بوو. لەبەرەوە تەماشاکەی لە پاش 15 ساڵ کەزانی ترەمپ کەزانی فایدەی نییە وتی ئەبێ ڕای وەستێنن. مامۆستا ئەو ئومێد و چەکەرەیە تەنها لە دڵی خەڵکی غەزە چەسپیوە و چەکەرەی کردووە و گەشەی کردووە یاخود دوای ئەو جەنگە لە دڵ و ڕۆحی خەڵکی دیکەی موسڵمان و تەنانەت ئەوانەشی کە موسڵمان نین لە دڵ و ڕۆحیان چەکەرەی کردووە؟ ئەمە هەموو موسڵمانەکان برایان خۆ ئەمەی موسڵمان ئەوی مەسەرەن نەختێک دوورە لە ئیسلامیەت ئێستا بڵێ نوێژ ناکا مەسەرەن ئەمە ئەگەر پێی بڵێ تۆ موسڵمانی ئەڵێ وەڵڵا مسڵمانم. نانا من ئەمەی کە کرا لە ڕەئی من بۆ مستەقبل یعنی ئێستا لەو فەرەضنا جارێککە دەستیان پێ کردەوە و ئەمان نەمان ئەمەی کردیان لە دڵی هەموو موسڵمانێکە لە عالەمی ئیسلامی تەئسیرێکی زۆر زۆر گەورەی ئەبێت. ئەبێ عالەمی ئیسلامی سەیر بکەن ئەمانە چۆن ناجح بوون. غەزە چییە؟ 1.5 ملیۆن 2 ملیۆنە بەرامبەر ئەم قووەتە، بەرامبەر ئەمریکا، بەرامبەر ئەم شڵەژانەی بە هەموو عالەم کرد، بە ئەوروپا کرد، بە ئەمریکا ناو ئەمریکا خۆی کرد، بە موسڵمانی ئێمە ئێستا بزانە سەلاحەدینی ئەیەبووی بۆچی تا ئێستا لە دڵی هەموو موسڵمانێکایە، موسڵمانێکی حەقیقی
وغير حقيقيش لباش حوصت صال كهمو عالمي إسلامي لباش هو كوت وكوتوا بوشي صلاح الدين له حدا حمو جاري إرين صلاح الدين وايكرد صلاح الدين قدسي هنا صلاح الدين أميكرد صلاح الدين أما أبيت تاريخ وأما تاريخي شي زور قورية وكو تاريخي صلاح الدين زور قورية خويو أوسا كملتي كرد وتركمان وعربي يكيان قرد جيشي صلاح الدين يعني أكثرية كرد وتركمان عرب يعني أكثرية كرد وتركمان هيني النسي أستاذي كردي لجامعي بغداد رسالة دكتوراي نسي لسر جيش صلاح الدين إثباتي كرد كجيش صلاح الدين أكثرية كرد تركمان بو دەستان خۆش مامۆستا بەڕێز زۆر سپاس دەکەم. بەڵێ ئێمە هەمووان متأثرين كأو غزانة وایان لهات لكن خەیناکە أو تأثيرش هيا أما خو مقابلي أوا بشاري نصيري كافر بسي شاري أهل السنة مسلمان تخت كرت همور شبك للتلفزيون در ناسيت أما قدري إسلامية وايا قدري مسلمان كان وايا دەستان خۆش بێت دکتۆری بەڕێز زۆر سپاس دەکەم بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس دەکە تا کاتی زێڕنی خۆت بە ئێمە بەخشی بەڕێز دکتۆر محسین عەبدولحەمید سپاس بۆ ئێوەی بەڕێزیش بینەرانی بەڕێز کە تا ئەم کاتە لەگەڵماندا بوون تا دەرفەتێکی دیکە وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.